بەناوی خوای گەورە میرەبان خۆشەویستانم سلااوتان لێبێت خۆم بە خۆشحاڵەزانم جارێکتر لە بەرنامەی دەرەوی یاریگا هاتمە لای ئەوەی بەڕێز و خۆشەویست. خۆشەویستان لەگەڵ نزیکبوونەوەی دەستپێکی خولی نایابی کوردستان کە گرنگترین خولە لەسەر سێرەمی کوردستان کە بەڕێوە دەچێت بە پێویستمان زانی لەم بەرنامەیە باسی یەکێک لە یانە بەشدارەکانی ئەو خولە بکەین کە ئەویش یانەی نەورۆزە کە لە شاری سلێمانی و ئەو یانەیە ئەمساڵ کۆمەڵێک گۆڕانکاری جیاوازی ئەنجام داوە لە پێناو تۆمارکردنی ئەنجامی باش لەو خولەدا و لەم بەرنامەیەشا هەوڵ دەدەین زیاتر لەبارەی ئامانجەکان یانەی نەورۆز هەروە ئامادەکاریەکانی بکۆڵینەوە بە چ ئامانجێکەوە بەشداری لە مۆرزەی خولی نایابی کوردستانەکە. بۆیە بە خۆشحاڵی و میوانداریەکە لە بەڕێزان جێگر عەبدوڵڵا سەرپەرشتیاری تیپی تۆپی یانەکە، هەروەها بەڕێز کاک مەریوان محەممەد ڕایەنەری گۆڵچی، دکتۆر یاسین مەناف ڕایەنەری یانی وەرزشی نەورۆز، یاریزانانی یانەکەش کاگەشکار موحسین یاریزان یانەی نەورۆز، هەروەها کاک بادین بەکر بە هەمان شێوە هاوکار لە تیفیش باشترین یاریزانی خولی نایابی کوردستان لە وەرزی ڕابردوو کە ئێسەش دووبارە یاریزانی نەورۆزە. سپاسی ئامادەبوونیەوە و هەروە سپاسی ئامادەبوونی ئەم بەڕێزانش دەکەم. کاک جەگەر سەرەتا حەزەکەم لە جەنابتەوە دەست پێ بکەم وەکو سەرپەرشتیاری تۆپی پێی یانەی نەورۆز بەو تەجروبەی کە لەگەڵ یانەکەیە هەیە، با من باسی ئەم ساڵ لەگەڵا بکەم لەگەڵ ساڵانی ڕابردوو. زانم ئامادەکاری نەورۆز لەگەڵ ڕۆچوونی قەیرانەکان و زیادبوونی قەیرانەکان و بوونی کێشەی زۆر لە وەرزش و لە سیاست و لە هەموو ڕوویەکەوە، بەڵام تۆ هەر لەگەڵ تیپی تۆپی یانەی نەورۆزای بابزانم نەورۆز بۆم ساڵ چی پێ؟ ئێمە پاش سپاس بۆ جەنابتان کە دایمە ئاگاتان لە ینی وەرشی نەورۆز و هەموو یانەکانی تر بۆ زۆر سپاسشانەکەی مۆم بەرنامەیە. طبعاً خۆ دەزانی وەرزش پلانی درێژخایەنیەوێ، ئێمە ئەوە نەوەی ئیشمان لەسەر ئەم ساڵ کرد، ئێمە چەند ساڵێکە خەریکی ئەم تیپەین. هەر لە ڕایەنەرەکانی پێشۆ زۆر سپاس بۆ ئەوانیش بڵین ئێمە ینی ئەم تیپە تقریبن کە ئەو ساڵی 4 ساڵەوە پێش ئێمە داوەزینەوە. ئیتر لەو کاتەوە ئێمە هەوڵمانەوە تیپێکی گەنج و دایمە خەریکی تازەکەری بکەین. بە نیسبەت ئەم ساڵیشەوە ئێمە پار بەڕاستی ئەنجامەکەمان وەکو پێویست نەبوو. پەیوەندیمان کرد بە دکتۆر یاسینەوە، حەزمان کرد ئەم ساڵ شێوازێکی تازە و یعنی ڕاهێنەرێکی تازە بینە پێشەوە، هەڵبین بە دکتۆر یاسین کە ئەم دکتۆرایانەوە لە تۆپی پێ خۆش یاریزانی نادی و منتەخەب و هەڵبژاردە بووە، وەکو نادیش شێوازێکی تازەی ئەکادمی بینە پێشەوە. ئەو بۆ پەیوەندیمان کرد بە دکتۆر یاسینەوە، دکتۆر یاسین پاش سپاس بۆ جەنابی داواکەی ئێمەی قبوڵ کرد و ئیتر ئێمەش تقریبن لایانی فەنیەکەی زۆتریامانە دەست جەنابی. ئەوەی کە لەسەر نادی بوو ئێمە حەزمان کرد تیپێکی تقریبا تیپێکی گەنج دروستکەین، چکار ڕازاریەک ساڵی خۆ دەزانی. ئیتر وا خەریکی ئینشەڵڵا هەوڵین ئەنجامێکی باش دەست بێنین. تۆ ئەگەر ئێستا لێرە ڕوونی کەیتەوە پلانی ئەم ساڵی نەورۆز، پلانی ئەم وەرزەیە یاخود پلانێکی 3 ساڵەیە 2 ساڵەیە ئەم ساڵ کە بەم پلانەی کە داتان ڕشتووە؟ وەڵی خۆی هەردووکشێتی ئێمە طبعاً بە یەک ساڵ دکتۆر یاسین ناتوانێت هەموو لە هەموو دنیاوە یەکسەر تۆ ئەوی کە داوای لیەکەی ئەنجامە دەستبێن، بەس ئێمە وەکوی تیپێکی باشمان دروست کردووە ئینشەڵڵا خۆشی دکتۆر یاسین خۆی ئەو پێشنیاریەکە کەوتی من ئەنجام بێ، بەس وەکوی کە ئێمە دکتۆر طبعاً ئەو دکتۆرایەکە هێناوێتی شتێکی باشە بۆ ڕیاضی سلێمانیش بۆ یاریزانەکان هەمووی ئێمە ئەمانەوێت چەند ساڵە لەگەڵ نادیەکە بەردەوام بێ، بەس وەکو پلانی ئەم ساڵیش ئینشەڵڵا ئەم ساڵە بەتەوان ئەنجامان هەبێ. ئێمە زۆر باشە، دەستەکانە خۆش. دواتریە مۆلات لەبارەی گرێبەستی یاریزانان گەر بچمە لای کاک مەریوان ئەوەی لای ئێمە ڕوون بێ جەنابەت ساڵانێکی زۆرە ڕایەنەری گۆڵچیت، ئێستا ئەم ساڵ یانەی نەورۆز یاریزانی پیشەگەر گۆڵچیەکی هێناوەتە ڕیزەکانیەوە. تۆکو ڕانەری گۆڵچی یانەکە بگومان ڕۆڵە هەبووە لەوەی کە ئەم یانەیە پێویستی بەوەیە. چۆن یانەی نەورۆز گەیشتەوە بڕیاری ئەم گۆڵچی بنێ لە کاتێکدا پێشتر ئێمە تا ڕادێک تەجروبەی وامان کەم بووە جگە لە چەند تەجروبەیەکی ترکە دەگمەم بووە کە گۆڵچی محتەریب لای ئەمە سەرکەوتوو بوو بێ. توانم بڵێم ئەو ساڵە ئیسماعیل سەرکەوتنی بەدەستێنا، بەس پێشتر تەجروبەی فاشیلی لەگەڵ سلێمانی و یانەکانی ترا هەبوو. من وەکو تەجروبەی جەنابە حەزەکەم لەو پرسە بە تەواوی ڕوون بێتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابە پێشکی. دوای ئەوەی ئێمە ساڵی پارێ گۆڵچیانەکەمان یاسین کەریم بۆندێکی پێشکەش کرا لایەن ینی مینای عێراقیەوە نەیتوانی بەردەوام بێ لەگەڵمانە، ئێمە هەوڵماندا گۆڵچیکی پیشەگەر بێنین بۆ یانەکەمان. خۆشبەختانە سەرکەوتوو بین لەگەڵ گۆڵچی پیشەگەری سووری ئەحمەد ئەلعەلی، ئێستا لەگەڵمانە بەردەوامە.
بۆ ئەوەی بتوانین بەیەکەوە ئەنجامێکی باش بەدەستبێنی بۆیانی وەشی نەورۆز و ئەوەی بەلای منەوە گرنگ بێ لێرا بیلێم لەگەڵ ئەویشا دوو گۆڵی لاوانە کە سەرمان خستووە بۆ ڕیزی پلەیەک کە ئیشەڵا داهاتوویکی باشان لێ چاوەڕێ دەکرێت بتوانی ساڵانی تر پێویستیمان بە گۆڵی پیشەگەر نەبێت. زۆر باشە. هەڵبژاردنیم گۆڵچێ لە چوو سەرچاوی گرتو من هەڵبژاردنەکەی تەبان هەر لەلایەن خۆمانەوە بووە دوای ئەوەی کە گەڕاوین بە چەند پرسیارێکمان کردو لە چەند کەسانێک کە شارەزان لەو بوارە ئەو گۆڵچێک گەشتونێتە ئەوەی کە لەگەڵیان ڕێ بکەین و ئیشەڵا ئەنجامێکی باش بەدەستێنین و ئەو گۆڵچیش گۆڵچێکی ناساوە لە خۆلی سووریاری کردووە بۆ چەند یانەیەکی سووری. زۆر باش دەست خۆش. دکتۆر پرسیاری زۆر لای جەنابە کۆبێتەوە بەو شێوەیە دەست پێ بکەم. دکتۆر یاسین یەکەم تەجروبەی ڕانەرایەتی لەگەڵ سیروانی نوێ ئەنجامدا بەوەی کە لە ئاستی پلەیەک ڕانەرایەتی و تیپە کرد، بەڵام ئێستا بە شێوەیەکی تر ئەوترێت دکتۆر یاسین مەناف ڕانەری یانەی وەرزشی نەورۆز. من حەزەکەم سەرەتا پێشەوەی باسی نەورۆزکەین باسێک لەو دوو ئەرکی ڕانەرایەتیە بکەم زانم خۆت چ جیاوازیەک بەدی دەکەی لەو دوو ئەرکەی کە وەرەگرتووە لەو ماوەیە. سەرەتا بەناوی خی گەورە مێرەبان سپاس کاک محەممەد بۆم دەرفەتە ئیشەڵا بتوانین لەگەڵ برادرانە ڕوونکردنەوەیکی تەواو لەسەر یانەی وەرزشی نەورۆز بین لە ئامادەکاریەکانمان بۆ ئیمساڵ. ڕاستی ینی خولی نایاب و خولی پلێک ینی کۆمەڵێک جیاوازی هەیە هەر لە ئەگەر لەلایەنە ئەعلامیەکەوە بیگرین ئەو ینی ئەو گڕوتینەی و ئەو گرنگیدانەی کە لایەنەکانی نایابەکانە هەیە ئەو گڕوتینە لە یانە پلەکانان نیە. بگرە شێوازی بەڕێبردنی خولەکەش کە خولی پلەکان ساڵانی پێشووتر ینی جیاواز و بێ قۆناغ بووە ئەگەر دەوریش بوو بێت، بەڵام پلی پلە نایابەکان دوو قۆناغ بووە ینی گڕوتینێکی زیاتری پێوە بوو و باشتریش ئاستی یاریزان و ئاستی ڕاهێنەر و ئاستی یانەکە بەگشتی زیاتر دەرکەوتووە. بۆیە توانم بڵێم جیاوازیکی زۆر هەیە. ئەگەر بشمانی باسیش لە زیاتر لە جیاوازەکانی ناو یاریزانەکان بکەین ئەو یاریزانانەی کە لە یانە نایابەکانە هەن زیاتر ئەتوانم بڵێم عقلی یاریکردنیان و تێگەشتنی یاریتریان گەورەتر لە یاریزانە پلەیەکەکان بەو حکمەی کە ساڵانێکە ینی ڕاهێنەری جیاواز یانە پلە نایابەکان ئەبەن بەڕێوە تا ڕاهێنەری عەرەب و ڕاهێنەری پیشەگەریش لەم بوارە ئیشی کردو لە نایابەکان. توانم بڵێم بیر و بۆچوونی جیاواز لە شێواز یاریکردنەکانە لە خولی نایابەکانە دەرکەوتەوە، بەڵام ئەو گڕوتین و ینی ئەو شێوازە جیاوازانە لە پلەیەکەیانە بووە. بگرە پلەیەکانیش ینی زۆر ئەتیماد ناکەنە سەر یاریزانێکی ینی بۆند گەورە یاریزانێکی لێهاتووی زۆر باش بتوانێت هەموو واجباتەکانی ڕاهێنەر و هەموو ئەو شێوازانەی کە ڕاهێنەر داوایەکات بتوانێت جێبەجێکا. بۆیە ئەتوانم بڵێم ینی فەرقێکی جیاوازێکی خۆشت بدوێ لەسەر خودی خۆت لە جیازی لەو دوو ئەرکەی کەس وەرەگرتو. ڕاستی ئەو ئەرکەی سەرەتای ینی وەرشی سیروان ڕاهێنەری لاوان بووم کە تیپەکەت دابەزی ینی وەرشی سیروان کە ئەو ساڵت دابەزی زوربەی زۆری یاریزانەکان و کاگڕزگاریش کەوازی هێنا ئەو کاتە تقریبا بازانم 6 یاریزان ما بوو کەوانی زوربەی کات یانی یاریان ناکرد یەدەکەکان بوون. بۆیە ینی گرتنە دەست تیپێکی ئاوا و دروستکردنی لەلایەن مەسەرەن ئێمەوە لەلایەن دەستەکەەوە کە ئیشمان لەسەر کردی کۆمەڵە یاریزانی لاو بواردان و بە هەندێک یاریزانی لاوی زۆر ینی من ئەوەی احتیمادی تەواواتیم کردە سەر یاریزانە لاوەکانی یانەی وەرشی سیروان بوون بتوانم ینی تیپێکیان پێ دروستکەم هیچ نەبێ ئەنجامێک بەدەست بێنی یاخۆت بمێنینەوە بۆ حاڵی کە لە پلەیەکی شابمێنیتەوە چونکە ئەرکەکە زۆر قورس بوو. سپاس بۆ خۆیانی ئەتوانم بڵێم یەکێک بوو لەو تەجروبانەی کە من سوودێکی زۆر گەورم لێبینی. ساڵی یەکەم ئەوە بوو ینی پلەی چوارەممان بەدەست هێنا لە پلەیەکە کە خۆشم تەوەقع ئەوم ناکرد تەوەقع ئەوەشم نەکردەوەنە ئەو ساڵە خولەکە بەهێز بێت چونکە حەڤە ینی هەژدەیانەی تیا بۆ حەڤە یاریمان کرد ینی ئەوە شتێکی تۆزە قورس بوو بۆ یاریزانێکی لاوی تازە مەسەرەن دروستە بێ بکاتە ینی لەگەڵ تیپی پێشکەوتوانە یاریکە ئەوە ئەرکێکی قورس و منیش ینی تەجروبەیەکی زۆر بەسوود بوو بۆ من. بەڵامی ترەوە بوو دوای ساڵی داهاتووتر من بەهۆی خوێندنەکەمەوە دوورکەوتمەوە. دوای 2 ساڵی تر هاتمەوە دیسان پەیوەندیان پێوە کردمەوە ڕازی بوومەوە وەرکە بگرمە دەست، بەڵامی تر بەهۆی هەندێک کێشەوە نەمتوانی بەردەوام بم. ئەم تەجروبەیە من سوودێکی زۆرم لێبینی لەلایەنی ئیداریەوە لەلایەنی تەدریبیەوە
لەلایەنی تەعاملکردن لەگەڵ یاریزانێکی پێشکەوتو چۆن تەعاملی لەگەڵا بکرێ چۆن بتوانانی ئەو یاریزانە بە بەردەوامی لە ماوەی 3-4 مانگا تۆ خەریکەبی لەگەڵ لە ئامادەکاری و لەگەڵ پاڵەوانێتەکەیشە چۆن تەعامل لەگەڵم یاریزانانە بکەیت تەعاملەکەیش وەکو من وتمە زۆربەی زۆری یاریزانی لای خۆمم زۆر بە ئاسانی تەعاملم لەگەڵاکردن بەڵام ئەو تەجروبەیە کە من وەرم گرت سوودێکی زۆرم لێبینی دوای ئەوەش خوێندنەکەم تەواو کرد لە خوێندنەکەشمان سوودێکی زۆر تەواوەتی وەرگرت لە چۆنێتی بەڕێوەبردننی تیپێک لە سەرەتای دەستپێکردنیەوە ئامانجەکانی ئەو پلانانەی کەیەتی و جێگەڕڵێ پلانی درێژخایەن ئێمە چۆن خۆمان ئادەم ئامادە بکەین نەگەریم ساڵ نەبێ ساڵێکی تر بێت ئەو گۆڕانکاریانە چی بێت بیانکەین نیانکەین ئەمانە هەندێک حاڵەتن کە زۆر گرنگە بۆ ئێمە ئیشا لەسەر پێش نزیکەی 3 بۆ 4 هەفتە بوو ویستم من بەرنامەیە بکەم بەڵام تۆ باست لەوە کرد جارێت توانە هاتوتەوە دوای پلانە تەکتیکەکان دوایی بگەینە سەر ئەمە ئەنی خۆی لە خۆیدا کاک جێگەرەمە ئەگەر واقعیش بین ئەمە خۆی لە خۆیدا من شتێکی تازە بوو بیبیستم لە نێویانە کوردیەکانە کە بڵێن بگەمە ئەمە لەم ساتەیە بگاتەوە پاش ئەم کاری کە کردە ئەرکی ئێستا و لایەنەی نەورۆز دکتۆر یاسین مەناف بەتەمای چییە پاش ئەم ئەرکەی کە ئێستا پێت دەوترێ ینی خۆی لە خۆیدا ئێستا یاسین مەناف ناوێکی قورسە کە باسیێنن دکتۆر یاسین مەناف ڕاهێنەری نەورۆز و کۆی کاکجێگریش باسی کرد لە سەرەتای بەرنامەکە بیرمان لەوە کردەوە ڕاهێنەرێک بێنین کە هەم بڕوانامە هەم ینی لەسەر جەمڕۆکانەوە کامڵ بێ بزانم ئێستا ئامانجی ئێوە چی یاخود تۆ دەتەوێت بە چی بگەیت وڵی من سەرەتاش کە هیوای زۆرت لەسەر بنیاد نەرا من خۆشم هیوام زۆرە بە یاریزانەکان بۆ ستافی کە لەگەڵ مایانی سپاس بۆ من کە لەگەڵ ینی نەورۆزا دانیشتم و کاک جێگر و برادەران قسەیان لەگەڵا کردم یان ڕاستی ئەوان نەگەر داوای ئەنجامیان لە من نەکردێ من وتم خۆم ئەو پەڕیهێز و توانای خۆم لەگەڵ یاریزانەکانە ئەخەمە گەر بۆی بتوانم ئەنجامێکی زۆر باش بەدەست بێنم چونکە وەکو جەناب چەڵێ ئاگادارین هەر لە ڕووی برادەران و لە ڕووی یاریزانەکان و خەڵکی تر و ینی وەرشەوانەکانی شاری سلێمانیانی بەڕاستی هیوایەکیان بەیانی نەورۆز هەیە ینی منیش ینی کەوت مەژێر مەسئولیەتێکی زۆر قورسەوە ینی من قەت تەسەوڕم نەکرد ئەو فشارە زۆرە بکەوێتە سەر ئێمە فشارەکە کەوتۆتە سەرمان بەڕاستی منیش هەموو جارێک لە ڕاهێنانەکانە زوربەی کات باسیەواکەین کە ینی ئەو چاوانی کە لەسەر ئێمێ بە دەرەجە یەکەم لەسەر هەندێکیانەی تر نییە بۆیە پێویستە لەسەر ئەو مەسئولیاتە بین من خۆم سپاس بەخوا ینی کە ڕازی بووم بۆ ئیشە ڕازیش بووین لەگەڵ کاک جێگرا ئیش بکەین زوربەی زۆری یاریزانەکان بهێڵین ئەو ئامانجی سەرەکی من بووە لەبەرەوەی ئەم تیپە ئەتوانم بڵێم ینی بناغەیەکی زۆر باشی هەبووە 3-4 ساڵە لە نایابە یاریە کات بگرە پار ناپێرار ئەنجامی زۆر باشیشی بەدەستێنا لەگەڵ کاگەرسەلانە ئەم تیپە هەر هەمان تیپ بووە کە ساڵی پاریش بوون و ئەنجامینەوە بۆیە من حەزم کرد زوربەی زۆری یاریزانەکان بێنەوە سپاس بەخواش زوربیان ماونەتەوە ئەوە یانی یاریزانە سەرەکی و گرنگەکان ماونەتەوە لایەنەکەی بۆیە من بتوانم اعتمادی خۆم و پلانی خۆم لەسەر توانای ئەواندا ڕێژم بۆی بتوانم ئیشەکان جێبەجێ بکەین و ئاسان بێت بۆ من بۆیە من ئەتوانم بڵێم ینی هیوام زۆرە بە یاریزانەکان ینی تا ئێستا ئەو ئیشانەی کرد بێتمان وەکو جەنابەت باست کرد ئەلەو فترەی ئەدادەیە کە ئێمە کردمان هەرچەنە زۆر کەمە بۆ نسبەت یاریزانێکی پێشکەوتووی شاری ینی کوردستانەوە ئەمە زۆر کەمە لە مانگی چوارەوە خولەکە تەواو بوو بێت ینی نۆرۆز نەگەشتە چوار گۆشەی زێڕین ینی لەواش وازە مانگی 3 بوو یان مانگی 4 بوو کۆتایی بە هەموو شتێک هێنا و یاریزانەکانی تر وەستان لە مەشق و ڕاهێنان مەگەر یاریزانێک خۆی بۆ ئەوەی لێهاتووی جستەیی خۆی دانەبەزێت ئەگەر هەندێک ڕاهێنانی تایبەتی کرد بێ بۆ خۆی ئەگنا ئەو دابڕانە زۆرەی لە مانگی چوارەوە تاوەکو مانگی 9 زۆرە بەڕاستی بۆیە ئێمە لە مانگی 9 بۆ مانگی 11 بتوانی بە 2 مانگ تیپێک ئامادەکەی ئەو دانیشتە زۆرەشی کردبێ ینی وە یەکێک بلو قورسایانەی کە کەوتە ژێرباری منەوە بۆیە من هەوڵم ما ینی بتوانین یەکەم جار بە پلانێک دەست پێ بکەم بتوانم لایانی جستەی یاریزانەکان بەرزکەمەوە توانە جستەیەکانیان بهێنینەوە ئەو بارودۆخی کە بتوانێت یاریەک بۆنەوە خولەک بەرێ بڕێەوە اینجا دەستکەین لەسەرەوەی توانە هونەریەکانیان بە پێی مرکزەکانیان لە یاریکردنەکەیان سوودیان لێ ببینین و لەگەڵ پلانەکەی ئێمە شاڕێ بکەوێت سپاس بەخوا تا ئێستا و هەفتەیەکی ماوە بۆ خولەکە توانم بڵێم گەیشتومەتە بیر و باوەڕێکی زۆر تەواوەتی کە لە توانای یاریزانەکانمە خاڵێکی تریش کە زۆر گرنگ بێ باسیکەم ئێستا ینی ئێمە ئێستا حال حاضری 21 یاریزانین ینی ئەم 21 یاریزانە بڕاتە بێ خۆشیان کەسیان نازانێت کی یاریەکە و یارینەکە ئەوەنە ینی توانای یاریزانەکان بەرز بۆتەوە ئەوەنە بڕا بەخۆبوونێک لە لای هەمویان دروست بووە ینی هیچ کەسێک یاری پێ بکەم یەک دەنە کێشەمان نیە سپاس بەخوای گەورە بەڵام بۆ جێگیرکردنی پلانی ڕاهێنەر بۆ جێگیرکردنی تەشکیلە ئەمە شتێکی
شتێکی دیارە کە ئەبێت جێگیرکردنمان هەبێت لە بواری یاریکردنا 11 یاریزانیاریە کاتما باقیشی وات ڕاهێنانمان کرد کە ئامادە بن لە هەموو دقیقا بچنە ناو یاریگە ئاستیشی لە ئاسی یاریزانەکەی تریش بەرزتر بێت چونکە وەکوتم من بە پێی پلانی یاریگای خۆم و دەرەوە یاریگای خۆم احتیمالی هەندێک گۆڕانکاری بکەین لەو لایەنەوە. زۆر باشە دکتۆر گیان دواتر یە مۆلاتان دکتۆر بەم ئێمە کە پێشەکیش باسمان کرد یعنی با ڕاهێنەرەکانی تر ئەوەی کە لە نادی نەورۆز بوونەوە لە نادی نەورۆز ژین دڵیان شتێنەکە کە ئێڵین ئەکادیمی بڵین ئەو برادرانەش کە شەهادی 30 بیانێر ئەکادیمین یعنی مەخسەمانەوە نییە بەزەوەی کە دکتۆرە هەیە بۆ ئەکادیمیە ئێمە ئەم تیپە من باسم کرد ئەم تیپە ئەمڕۆ دروستمان نەکردو ئێمە لە 4 ساڵە خەریکی ئەم تیپە ئینشەڵا بەردەوامی ژەبین چکە تۆپتۆپین خۆ دەزانمە معنای کەلیمە یاریکی جەماعیە هەر هەمومان یعنی ئەوە نییە بڵێ یەک کەسیان دوو کەس هەموومان خەریکین بەس چێت دکتۆر ئەو دکتۆرایەکی خوێندوتی زیاتر هاوکارە دەفعێکی زیاترەوەی کە ئیشەکەمە باشی بکە ئەگەر کەسێک ڕێزی بێت لەوە لە واتایەتێکە هەمەش هەر بۆ واتای ئەو قسێ هەنەوە بڵێن برادران ئێمە بەڕاستی برادران تریش دەستیان دیارەوەلاری لەوە نییە کە مۆرینۆ یەکێکە لە باشترین ڕانەرەکانی جان ئەکادیمیژنێ بەڵام ڕانەری ئەکادیمیژە ئێستا باشەوەیش مۆرینۆ لەسەر دەمیجی خراپە یان ئێمە شتێکی واقعەیە بڕوا ناگەم کەس گلەیمان لێ بکات دەستە خۆش کاک جێگریان شکارجان سەرەتا لە جەنابتەوە دەست پێ دەکەم شکار موحسین ساڵانێکی زۆرە لە نێو یاریەکانی کوردستان بە تەجروبەی یانەی پێشمەرگەی و لێرەوە بە تەجروبەی یانەی سیروانەوە بە تەجروبەی یانەی پێشمەرگەی سلێمانیەوە بە تەجروبەی یانەی نەورۆزیەوە ئێستا دووبارە شکار خزمەتەکانی لە یانەی نەورۆزەکاتەوە بەڵام گۆڕانێک بەسەر ژیانی شکار هاو لە ماوەی ڕابردووە بابزانم طموحی ئێستای یاریکردنی شکار موحسین هەرە و طموحەیە کە پێشتر هاندەرانی وەرزشیە هاتنە یاریگاوە ئەو چنەیانەوێ کە لە یاریگای بیبینەوە دواتریش بیتە سەریانی نەورۆز باسم بۆ لێوە بکەین پێشەکی دەستخۆشی بەرنامەکە و لێەکەم لە ڕاستیە من وەکو چەند ساڵێک یاریەکەم لە یانەکانی کوردستانە تەجروبەیەکمێ وتوانم بڵێم ئەم ساڵ بە گڕوتینێکی زیاترەوە خۆمامەدە کردووە لەبەرەوەی هەمووان ئەزانین کە ساڵی پار من یاریم نەکرد ڕوون کردە هەندەران و دواتر گەڕامەتەوە دەستخۆشی لە یانی نەورۆزی ژەکەم منی ژۆک و یاریزان پەیوەندی بێن ژیانێک نەکرد لە گەڕانەوەمە و یەکسەریانی نەورۆز مەڵبژاردەوانێ و وانش بە خۆشحاڵی و عەقدم لەگەڵا کردوونەتەوە و هیوادارم توانم ئەم ساڵ لە ساڵانی پێشتر زۆر 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 باشتر یاریکەم لەبەرەوەی ساڵانی پێشترە توان بڵێم ئەوروپا تۆزە لە مێشکما بوو بێتاقەتێکم پێوە دیار و ئەم ساڵ ئەوەش نەماوە و ئیشەڵا بتوانم زیاتر خزمەتیانی نەورۆز لەسەر ئەو قسەی خۆت حەزەکەم یعنی باسێک لەوەکەم دەڵێن یاریزانی کورد سەرباقی و خزمەتی کەیانەکانێکە بەڵام بەو شێوەیە بیر ناکاتەوە ئێستا تۆ خۆ دەڵێ منەوە تەجروبێ ئەو مێشکمە ئەو شتەشیتیانەمە هەستەکەی طموحی یاریکردنی ئەم ساڵە جیاواز بێ لە ساڵانی ڕابردوو کە کردوتە بەڵێ لە ڕاستیا منەم ساڵ توانم بڵێم ڕاهێنەرەکانی جەزانن بە گەڕوتینێکی زۆر زۆرەوە مەشقەکانی خۆمەکەم لەگەڵ هاوڕێکانمەوە ئینشەڵا بتوانین ئەنجامێکی باشی بەردەست بێنین و دڵنیاشەیەکەمەوە ینی نەورۆز ئەم ساڵ ڕقەمێکی قورسی ژەبێ و نەتیجەشمانە بێ ئینشەڵا زۆر باشە شکارگیانیە مۆلات دواتر کاکە بادین بەکر ئەم ساڵ هێرشبەری یانەی نەورۆز کە تەجروبەیەکی 2 ساڵی ڕابردووش لەگەڵ یانەی نەورۆزایە کە پێما بێمە سێمۆر زیاریکردن دەبووانی چوارەم وەرزیاریکردن دەبێت بۆ یانەی نەورۆز پاژۆشتنە لایەنەی هەڵەبجە حەزەکەم بزانم بەهادین کۆمەڵە دەموچاوی ڕاهێنەرانی گۆڕیوە ڕاهێنانی یانەی نەورۆز یاخود طموحی ئەم ساڵی تۆ و هێرشبەرێک لە یانەی نەورۆزە چۆنە ئەم ساڵ سەرەتا بە ناوی خۆی گەورە دەستخۆشی بەرنامەکە و لێ یەکەم بۆم هەندێکە بۆ ینی نەورۆزە ڕخسان ئێمە وەک یاریزانان پێش هەموو شتێ لەگەڵ ئەو دەستەی تەدریب و ئیدارە یەکەم جارکە کۆبینەوە هەموو یاریزانەکان کەمانەوە لەبەرەوە برادەرەیەکی هاوڕێتیکی زۆرمانێ باشە لە نادیەکە هەمانە توانیمان بەیەکەوە هەمومان بۆندەکەمان نوێکەینەوە ئەمێژ ئەوەی سەلمان کە ئەمانەی ئەم ساڵیانی وەرشی نەورۆز ئەنجامێکی باشێ بۆ ینی بۆ شاری سلێمانی چونکە چەند ساڵێکە لەوەی خولی کورسانە بێ هیچ یانێکی پارێزگای سلێمانی نەیتوانیەوە ئەو ئەنجامیکی کەوایەکەمی کوردستان بێ ئیشەڵا ئەمە بتوانین ئەم ساڵ ئەوە ئەنجامە بۆ پارێزگای سلێمانی بەدەست بێنین و مانەوەی خۆشم لە یانەی وەرشی نەورۆز بۆ 4 وەرزە بۆ یانەی یاریەکەم ئەم ساڵیش تەموحمانە بێ لەگەڵ کاپتن و یاریزانەکان بتوانین ئێمە چۆن هێڵی بەرگری خۆی هیلاکەکە ئێمە شتوانین لە پێشەوە ئامانجی هێڵی بەرگری زیاتر بەرە پێشبینی لەبەرەوەی مە بتوانین گەر گۆڵکەین ئەوانی زیاتر دڵخۆشە بن زیاتر دەتوانین بەرگری لە گۆڵەکەیان نابکەین ئینشەڵا بە
پشتیوانی خی گەورە و برادرام توانم ساڵ ئەنجامێکی باشمانە بێ بۆ یانەکەمە. زۆر باش. ئێستەوە ماندووبوونی زۆرترتانە ئێمە پشتیوانی خی گەورە و کات پشتیوانیمان بە خی گەورە بەستووە بەڵام لە ڕاستی دارچیەوە بۆ نمونە ئەمساڵ ڕەنگیانی نەورۆز پشت بە یاریزانە لە هێڵی یێرشبردن دەبینین یاریزانە کوردەکان ئێوە هاوڕێتیی باش لە نێوانتان هەیە باسیەوە شت کرد کەمانەوەتان لە یانەی نەورۆز بۆی ئەو هاوڕێەتیەوە بووە پێشببینیەکە ئەمساڵ سوودی زیاتری لێوەربگری وەگەوەی وەگیانەیەکی تر نەبی بۆ نمونە کە عقد لەگەڵ یاریزانێکا کۆمەڵە یاریزانی ئەستێرە بەیەکەوێنێ کۆیە کاتەوانێ بەڵام ئەنجامی نابێت چەنەها تەجروبەی وامان لە کوردستانە بینیوە بە دڵنیاییەوە بەڵام ئەوەی لە ڕاستیدا ئەمە کۆمەڵی یاریزانین ئەتوانم بڵێم ساڵانی پێشوش ینی وەرشی نەورۆز کە ئەو ئەنجامانەی هەبووە یا وەرزی بڵێن پێرار توانیمان سێمی دەوری کوردستان بین تەنها برادێتی یەکەم خاڵی ئەمە بوو ینی ئەو هاوڕێتی برادێت کەوا لە نێو یاریزانەکانی ئەمێ توانم بڵم لە هیچ نادیەکە نەمدیوە لەگەڵ هەموو شتێ لە یەک قبوڵەکەین لە نێو یاریگا لە دەرەوە یاریگا زۆربەی یاریزانەکان و کوبران ئەتوانم بڵێم وەرزی پێش ئەتوانم ئەگەر بڵێم ئەنجامێکی زۆر باشمان نەبوو هۆکار ئەوە بوو چەند کێشەیەکی بچوو لە ناو یاریزانەکان و دەستەی تەدریبی هەبوو ئەوە بوو ئەنجامیانی وەرشینەنا هەر پاریش یەکێک بین لەو فیرقانەی کە ئەمانتوانی ئەنجام بێنین بەڵام ئەو کێشە ناوەکیانە کێشەی بۆ ئێمە زۆر دروست کرد بۆ یانەکەش دروست کرد ینی وەرشی نەورۆزیش لە یاریگای خۆی یەکێکە لەو یانانی کە هەرگیز نادۆرە بۆ چوا وەرزەتوان بڵم لەگەڵ ینی وەرشی نەورۆزم لە یاریگای خۆمانی جارێکمانە دۆڕاند ڕاست دەستەکانە خۆش کاکە بادین کاکە هاوکار یاریزانێک حەزەکەم بۆ دەست پێ بکەم لای تۆ باشترین یاریزانی خولێک بیت بە دوایە ساڵی داهاتوو ئەنجام من نەبێت پێکمان ئەمە خۆی لە خۆیدا ناخۆشە ناوت نەمێنێ بەڵام ئێستا هاوکار دووبارە لەگەڵ یانەی نەورۆزە با من باسیەوە بکەم چۆن بڕیاری بەردەوامبوونت لەگەڵ نەورۆزدا لە پاژەوەی کە لە سەرەتای وەرز بڕیار وا بوو بۆندێک لەگەڵ یانەی هەولێر واژوو کە یاخود بۆندەکەش واژوو کرد بە سەرەتایەکی کورد باسێکی و بۆندەمان بۆ بکەیت و دواتریش بازەگەڕانەوە بۆ نەورۆز سەرەتا زۆر سپاس دەشخۆشی لەکەم بۆ ئەم بەرنامەیە ئەوەی ڕاستی بێ من لەگەڵ هەولێر بۆندێکم کرد پێشەوەی کە خولی کوردستان و یا نادیەکان خوان ئامادەکەن طبعا هەموو یاریزانێک حەزەکە کە بچێتە خولی عێراقی یاریکا و جیاوازتریشە لە خولی کوردستانی بمانەوێت بتوێنێتەوە هەر جیاوازە خولی عێراقی ئیتر میژۆک و یاریزانێک کە ویسم بەرەو پێشتر بچم و کە لە خولی عێراقی یاریکەم بەڵامی تر بۆی چەند کێشەیەکەوە و ڕێک نەکەوتنەوە ئیتر نەمتوانی بەردەوام و بۆندەکە شمەڵۆشانە و ئیتر دوایەوەش گەڕامە بۆ یانەی نەورۆز زۆر باشە گەڕانەوە بۆ یانەی نەورۆز بڕیارەدانت بۆ گەڕانەوە بۆ یانەی نەورۆز یاخود دووبارەکردنەوەی دەرگای نەورۆز بە ڕووی تۆیە چۆن بوو ینی چۆن یەکسەر ڕاستەوخۆم گەڕانەوەیت کرد لە کاتێکدا تۆ بەتەما بووی لە خولی نایابی عێراق یاریکی وەڵایی ئەوەی ڕاستی بە من ئەگەر لە سێمانیا یاریکەم تاکید هەر بۆ نادی نەورۆز یاریەکەم و هەتا ژیانی کۆتایی یاریشم هەر لەوەی لە نەورۆز یاریکەمەوە بەڵام لەوا چێتر تموحم هەوبێکە بچمە نادەیەکی ترتر لایانی مادی و بێ لایانی ڕاست شتی تر بێ ئیتر ئەو بۆ کە ویسمە بڕۆمەژی ناخۆ من هیچ کێشێکم لەگەڵ نادی نەورۆزانیەوە زۆرش مرتاحم لێ زۆر باشە ئەم ساڵ بە چ ئامانجێکەوە یاری بۆیانی نەورۆزەکە یاخود تا چەند لە پێگاتەی تیپەکە و ڕازیت بەوەی کە جارێکی ترە و ئەنجامەی کە بەدەستە دێناوە کاتێک باشترین یاریزانی خولی کوردستان بوویت هەوڵی بۆ بیتەوە وەڵای ئیشەڵا ئەم ساڵ هەم ستافێکی باشمانێ و هەم ڕایەنێکی باشمانەوە هەم یاریزانەکانشمان هەمویان سەرکەوتن و هەمویان یاریزانی باشن وە پڕەتی کۆمەڵت یاریزانی باشمان لایەوە تەشکیلەمان باشە ئیشەڵا پشت بەخوا لەگەڵ هاوڕەکانمان ئیشەڵا نەتیجەیەکی باشە هین و هەم نەتیجەیەکیش بە شاری سلێمانی بێنەوە دەستەکانە خۆش بێ کاگاوکار کاک جێگر لە ڕووی ئامادەکاری پێگاتۆ تموحی کاگاسین ئەو باسی کە بۆ نمونەت لەباری تیپەکەوەی کە ئامادەی کردو بۆ یاریزانەکان ئێوە وەکو کاریگەڕیانەکە وەکو سەرپەرشتیاری تیپی تۆپی پێ هەموو داواکاریەکانی یاسین مەناف جێبەجێ کراوە وڵی کاک محەممەد خۆ دەزانی لە کوردستانە قەیران هەیە ئێستا ئێمەش وێ بەژنین لەو قەیرانە ڕاضەش هەرسی حەلەقەکەی ڕایەنەر و ئیدارە و بڵین یاریزانەکان لەخوا بە زیابی سنجامی زۆر باشی لە بینمانە بەڕادێکی زۆر باش ئەوەی کە پێویستی بێ دکتۆر یاسین ئێمە بۆمان ئامادە کردووە
ئیدارەش ئێمە بڵین نەک خۆمان ئیدارین ئیدارە زۆر دەستیان پێمانەوەیە هەموو هەچی پێویستمانە بەزیاوە بۆمان ئەنجامێن تەنانەت ڕئیسی نادی و نوێنەر ڕئیسی نادی و زۆربەی ئەوانی کە لەوەچی وەکو پێویست نێن بۆ یاریگاکەن بەس ئەوەی کە پێویستمان بێ ئێمە بۆمان ئەنجامێ. کاک جێگەربا من پرسیارێ بکەم لە ماوەی ڕابردوو باز لەوەیە کرا بۆ نمونە نوێنەری یانەکان لە نێوێکی تۆپی کوردستانە بەس حەزەکەم وەکو سەراحەت وەڵامیان پرسیارم بیتەوە. ئێستا کاگادی کەریم جەگری سەرۆشیشی تۆپی کوردستانە لە ماوەی ڕابردوو بیرمە نەورۆز ئەو ساڵی کە پلەی سێمیەنە شایانی ڕکابەری پلەی یەکەمیە کرد بەم سۆگەری شایانی پلەی دووەمی بوو لەو دواتر هاتە پلەی سێمی بەڵام لە وەرزی ڕابردوو ئەمە ئەو کاتە کاگادی نەچوو بۆ ئێشەی تۆپی کوردستان و ینی خۆم لە نێو یاریگایە بووم کە کاگادی گلەی لە لیژنەی بیانیم گلەی و گازندانەیە بوو بەڵام دواتر ساندی کەریم هەر لە نێویانی نەورۆزاماوە وایە وانە پار جێگری سەرۆشیژەی تۆپی کوردستان بوو لە هەمان کادا نەورۆز من لێ دوانەکانی ئەوشم لا کە لە چەنەها یاری ڕوبەڕووی هەڵی تەحکیمی بوونەوە ئەمە چی گۆڕانکاریشی لایەنی نەورۆزا کردووە زەبری پێگەیاندون یا سوودی پێگەیاندون کاگادی تەعاان ڕاستە تەسیری هەبوو کەنادی نەورۆز بڵێمە نەورۆز بەس خۆشی ئەو تاریخیشی ڕاضیە کە چوتە ئیتیحاد بەڵێ ئەزانم مەسە جواب تێمەوە ئێمە تقریبا من پار مشیڤنم لەگەڵ یانە برادران یەک دوو یاری ئێمە لەوە غەڵەتی حەکەم بوو بێ ئێمە دووەڕابین بەس کاگادی بە حکومی کە لە نادی نەورۆزە حتایمە بێ حەزەرێ بکاتەوە یعنی یەکشت بک بە نەورۆزەڵێنەوە خۆی نەورۆزە بۆیە ئەو ویستوێتی بە یەک چاوسەری نادیەکان بکە تەمان ئێمە زۆر گلیشمانێک کردو لە کاگادی وەکو ئیدارە هەمومان زۆر یعنی وتمانەر حتى تەنانەت پێمان وتمان برادرانی پێشتر باشتر بوو نادی ئێمە وەکو نادی ئێمە وەکو عامیشەکە ناڵێم ئیتر ئەو ئەوێ مەسەن نەورۆز و سیروان و نادەکانی تر وەکو یەک چاوسەیرکە ئەجینا بەرەوەڵا گلیشمان لێ کردو یعنی تۆش کۆچی لەسەرەوەی کە هادیکەریم چوونی بووە زەبر بوو بۆ نەورۆز زەبر نەبوو بەس تر ئیشەکەوە هاتووە باسی گلەی و گازندەکانی وەرزی ڕابردوو زۆر بوون ئاخەت ئیتر حەکەم سەرنجامی یارەکان ینیەوە کاگمەریوانیش خۆش هێر وەرزی ڕابردوو لەگەڵیان هەبووە من چەندەها یاری نەورۆز جگە لە ئامادەبوونی خۆم بە راپۆرت کە هاتۆتەوە لامان گلەی و گازندەکانی یانەی نەورۆز زۆر بووە لە ئەنجامی ئەزانی چۆنە کاک محەممەد ناکرێ کاگادی پێش یاری بچێ بە حەکەمەکە وەڵێ بێ وا بکەیت و بێ وا بکەی دوای یاریەکە کە راپۆرتێتەوە ئێمە دائیمە گلیمان وەکو هەموو نادیەکان لە راپۆرتی مشتیفەکانە غەڵەتەکە حەکەم پەنارتی ناگرێ بۆ هەمومان یعنی نەگەر بۆ نادی ئێمە مشتیفەکانی لەسەری نانووسن بڵێن ئەمە غەڵەتی کردووە ئیتر یعنی ئێمە زۆر گلیمانە کاگادیەکری و مشتیفەکەی چی نەنووسی توتی پەنارتی نییە خۆ کاگادیش لە هەموو ساحەکە ناکری حاضر بێ بەس بکو ئێمە گلیمان لێ کردو بەرەوەڵاوتمانە ئێمە چەند یاریە بە هەڵی حەکەم دۆڕاوین زۆر باش دەستەکانە خۆش کاک مەریوان لە خولی نایابی کوردستانە بەردەوام ڕاهێنەری گۆڵچیەکانی وەکو ڕاهێنەری سەرەکی ڕۆڵە بینن بۆ نمونە بینیمان لە وەرزی ڕابردوو یەکێک لە ڕاهێنەرانی گۆڵچی لە یەکێک لایەنەکان ڕوبەڕووی سزایشی کوردزاتەوانە ینی بەهۆی ئەوەی دڵسۆزن بابزانم بەرپرسیارەتی ئێوە وەکو ڕاهێنەرانی گۆڵچی لە نێو یاریەکانە چۆن بەرپرسیارەتی دەگرنە ئەستۆ و دواتریش وەکو قسەیەک لەسەر گۆڵچەکان یانەی نەورۆز ئەگەر بە ئەس دەسەریان بدوێی چۆنیان لێ ڕانە دەبینی بۆم ساڵ و لە چاو ساڵانی ڕابردوو بۆ نمونە کە ڕانەراتی گۆڵچی یەک گۆڵچێکی وەکو یاسینە کردو لەگەڵ ئیسماعیلیش کە پێشتر یەشێک بوو لەو گۆڵچێ باشانەی کە لە نەورۆزا زۆر باش دەرکەوت وڵا بەنیسبەتەوەی کە ڕاهێنەری گۆڵپارێز تووشی بڵین سزا بێتەوە لە ناو یاریکە ئەویش تقریبا خۆشەویستیی هەیە بۆ ئیشەکەی خۆی لە کاتێکا کە ئێستا باسمان لێ کرد هەڵەیەگە بینێت لەوانەیە لەو کاتە سەیتەرەی نەکرێ بەسە عسابی خۆیان و هەسوونێکی پیەوە دیار بێ بەڵام بەڕای من ڕاهێنەری گۆڵپارێز چونکەم ئیشەکەی مەحدودە حەقە لە یاریگا عسابی ساتر بێ و ئاگای لە ئیشەکەی خۆی بێ باشترە بەنیسبەت پرسیاری دووەم بشتەوە من ئەو گۆڵچیانی کە لەگەڵیانە بووم خۆشحاڵ بووم کە تا ئێستا سێجار گۆڵچین باشترین گۆڵچی کوردستان بووە هیوادارم بتوانم بەردەوام بم لەسەر ئەوەی کە گۆڵچەکانم هەمیشە پێشەنگ بن ئەو گۆڵچیانیشی کە لە بەردەست منابوون ئێستش بینمان هەیە ڕۆژانە بڵم هەفتانە پەیوەندیمان هەیە بەیەکە و دایمەن بینمان باش بوو
هیچ شتێکی ئاوا ڕوونەوە لە بینمانەکە بێتە هۆی ئەوەی کە دڵمان لە یەکتری بڕەنجە ئیشەڵا لەم ساڵیشا بە هەمان شێوی ساڵەکانی تر ئاستی گۆڵپارێزەکانمان لە پێشەوە بێت. پێ دوایە گۆڵپارێز لێرە لە چاو یاریزان بە خێراتراستی بەرەو پێشەچێ لە کوردستان ئەزانی ئەوە هۆکارەکە ئەوەیە بڵین بۆ نمونە ئێستا ئێمە با حەقێک بین بە ڕاهێنەری یەکەم کە ئەو 20 یاریزانی لەبەردەسایە لەگەڵ بڵین یاری دەدەرەکە عادەتەکان زۆرترە من تەنها سێ گۆڵچیم لەبەردەسە ئەتوانم زیاتر کاتی خۆم تەرخان کەم بۆ ئەوان ینی زیاتر لەگەڵیانە ماندوو ببم زۆر ینی زیاتر ئەتوانم ئەو هەڵانی کەیکەن زووتر ڕاستی بکەمەوە وەک لە ڕاهێنەری یەکەم لەوە کارە سەرشەکانی بەرەو پێشچوون بەڵێ یەکێک لە هۆکارەکان ئیتر تەبعاً ئەوە هەر ڕاهێنەریکی بڵین فەلسەفەیەکی تایبەتی خۆیە من بۆ خۆم پشتم بەستۆ بۆ خولانی کە بینیومە زائیدەن ئەو گرتە ڤیددیویانی کە سەی دەکەین کە برادەرمان هەیە لە دەرەوەی وڵات کە لە تازەترین شێوەی مەشقکردنمان بۆ ئەنێرن ئێمە لەسەر ئەو شتانە ئیشەکەین دەستەکانە خۆشیان بە هیوای سەرکەوتن. دکتۆر یەم وەلای جەنابەت ئەگەر من هەندێکی نەورۆز بم لە 3 ساڵی ڕابردوو متابعیانی نەورۆزم کرد بێ بێگومان هەموو یاریەکی یەکەم و دووەم یەم هەڵسەنگاندنێ بەو تیپاکەم تاوای بزانم کاتی خۆم بکوژم بێم 2 سەعات 3 سەعات ڕەنگە یاریەک من ئەبێت چارێکی پێشەوە لەوێ ئامادەم چارێکیش لە ناو یارەکە ئامادە بم و دواتریش نیو سەعات ئەگەر نەورۆز بردیەوانە یاخود دۆڕا لەگەڵ یا هاوسۆزی بم بە هەموو شێوەیەک 3 کاتژمێر کاتی خۆم کوژم بێم بۆ میاریە تۆ ئەو تیپەت بەم شێوەیە ئامادەیە کە هاندەرانی سلێمانی کۆ ببنەوانێ هاندەرانی ئێرە کۆ ببنەوانێ و ئامانجیان بە نەورۆزە بێت لە وەرزی ئەم ساڵ من ینی ئیشمان لەسەرەوە گرد ینی بەستا حەزەکەم سەراحەت لە ڕووی پێگاتە من ینی یەک بەیەک ئێستا وەکو پێم وتی 21 یاریزانە ینی مسقال لەزەرە فەرق ناکەم لە بینیشکەم ینە زۆر ڕازیم لیان چۆن یاریزانی پیشەگەرت نێنەوە سەبرم لێ بگرە بەڵام بەنسبەت ینی ئەو بوارەوەی کە بۆ من ڕخسا ئەو مەجالە زۆر کەمە ینی زۆر جار باسەکەن و کاکجێگەڕڵێ پلانێکی درێژخان ینی من ئێستا ئەگەر بمەوێ مەجالم هەبێ لەگەڵ ئەم تیپە ئەگەر بتوانم بۆ ساڵی دوم و ساڵی سێمیش ئەگەر دەرفەت هەبوو ئەگەر من لەم پۆستە ئامامەوە ئەوە ینی من جەنا بدڵنیاکەمەوە جەماوەری وەرزش دڵنیاکەمە گۆڕانکاری زیاتریش ئەبینێ لە شێوازی یاریکردنا و لە حتا مثلەن لە تەعاملکردنی یاریزان لە هەموو لایەنێکەوە لە نوعێتی یاریکردنەکەیشی چۆنێتی هێرشکردن چۆنێتی بەرگریکردن ینی جیاوازی زۆر دەرئەکەی وردەوردە بەڵام ئێستا ئەو ماوەی کە لە بەردەم منە بە وەکو پێشم وتی زۆر کەمە 2 مانگ ینی من ئێستاوەنەی وەکو پێم وتی ئەو یاریزانانی ئەو ماوە زۆری کە دانیشتو ینی من 2 مانگم لە بەردەمە بۆ بڕوات هەبێ مانگێک بۆ نزیکەی 35 بۆ 40 ڕۆژیم داناوە تەنها بۆ بەرزکردنەوەی لایەنی جەستەی یاریزانەکە چونکە ئەمە هاوکات لەگەڵ لایەنە هونەریەکەی ئەو توانە هونەری کە یاریزانەکەیەتی هاوکات لەگەڵ بەڵام هێشتا ئەو تا خۆمان ینی قسە و باسەکەین لە ناو خۆمانە هەندێک هێشتا هەندێک حاڵەتی پلانی شێوازی یاریکردن شێوازی هێرشبردن لەگەڵ شێوازی بەرگریکردنا خۆم پێ تەڵێم کەم و کوڕیمان هەیە لەبەرەوەی کاتەکە یارمەتی دەری من نەبووە اینجا ئێمەش و سیستەمی بەڕێوەبردننی تۆپی پێ لە لای ئێمە نەگەیشتوتە ئەو ئاستەی من بتوانم یاریزانەکانم لە 2 یەکەی ڕاهێنانەکە ڕۆژانە بەکاربێنم یعنی بەڕاستی زۆر یاریزانەکان ئیشی تریان هەیە تۆ ناتوانانی بیان هێنیتەوە بەیانیشی ئێوارش بەڵام ئەگەر هاتوو ئەم 2 مانگەی لە بەردەم منابە بمتوانێت بەیانی ئێوار ڕاهێنان بە یاریزانەکان بکرێت ئەو کاتە پێم وتی یەکەکانی ڕاهێنانم زۆرە بووەوە ئەو کاتە بواریش بۆ منە ڕەخسا بتوانم لەلایەنە پلاندانانەکە لەلایەن تەکتیکەکە بتوانم ئیشێکی زۆرتریش بکەم بەڵام سپاس بخوا وەکوتم ینی بە ئامادەبوونی یاریزانەکان بە مێشکیان ینی لەگەڵەوەیە دەرونیان ئامادەن لەگەڵ منە ئەتوانم بڵێم توانای ئەویان هەبووە هەندێک شتی سەرەتایی هەندێک شتی بیربۆچوونی من لە ناو یاریەکەیە جێبەجێ بکەن سپاس بخوا ئەتوانم بڵێم بەم ماوەکەمەش ڕنگدانەوەیەکی زۆریان پێوە دیارەوە خۆیان یاریزانەکان لە بینی خۆمانە قساکەین گۆڕانکاریەک ناڵین مەسەلەن لە شکل یاریکردن چکە ڕاهێنەری پێشوش بەڕێز کاگەرسەلەن لەوانچ شکڵێکی تایبەتیکردنی یاریکردنی خۆی هەبێت ئەمە شتێکی تایبەتیە ئەتوانم بڵێم ئەو بیربۆچوونەی کە لە لای یاریزانەکان هەبوو بەو ستایلە یاریکردن لەگەڵ بیربۆچوونێکی مناکەلەوە چێ جیاواز بێ احتیمال هەیە گۆڕانکاریەکی سادە و گۆڕانکاریەک مانگتیایە کردبێ کە یاریزانەکان ینی مثلەن کاردانەوەی هەبوو بۆ ئەو گۆڕانکاریانە ینی لەگەڵ گۆڕانکاریەکانە تەجاوبی هەبوو توانێتی جێبەجێ بکە سپاس بخوا ئەتوانم بڵێم ئەوەی کە تا ئێستا کردومە توانیمانە
توانیمانە یاریزانەکان جێبەجێکین بەڵام کاری زۆرتر ماوە من حەزەکەمەوە دڵنیاکەمەوە کاری زۆرتر ماوە کە من لە ماوەی 2 مانگە نەمانتوانیەوە بکەین بەڵام ئەتوانین بە شێوازێکی گشتی ئێستا من جەنابیشت و جەماوەری شاری سلێمانیش ینی دڵنیا ئەکەمەوە کە لە هەموو لایەنەکانەوە ئێمە ئامادەین تەنها لایەنە تەکتیکەکە نەبێ ئەویش چ بە قسەکردن مێ لەگەڵ یاریزانەکان چ بە شیکردنەوەی هەرچە هەندێک حاڵەت بێ ئەگەر باسی کەم لەگەڵ یاریزانەکانە توانیمانە ئەو کەم و کوڕیانش وردەوردەکەم بکەینەوە ئەنجا با دڵنیاش بکەمەوە کە ئەچیتە ناو پاڵەوانێتێکەوە خولەکە دەست پێ کات ئیتر زۆربەی کات ئەو ڕاهێنانانەی کە تەرخانیانەکەین زۆربەی کات بۆ چاکردنی هەڵەکانە لانی مەسەلەن هەڵت هەبێت چاکێکی لایەنە باشەکانت بەهێزتر کەیت و پتەوتریان کەیت و ئەو کاتە من نتوانم بڵێم وردەوردە کاتێکی چاک لە بەردەم منامێنێتەوە بۆی بتوانم ئەو گۆڕانکاریانش بەردەوام لە چاک بوو نابێت زۆر باشە دکتۆرم شێوازی کە ئێستا خولیناوی کوردستانی پێوە بەڕێوە دەبرێت لە مەسلحەتی ئێوەیە یاخود لە مەسلحەتی چ لایەنێکە یاخود چ تیپێکە بەم شێوازە نوێ ئەم شێوازی کە ینی بەڕای من ئەگەر هات و قەیرانە دارایەنەکان و ئەم بارودۆخە نەبێت کە بەسەر زۆربەی زۆری یانەکانە هاتۆ و کەمی توانا دارایەکە بێت بتوانێت مەسەلەن ئێستا گەر خولەکە بە 2 مانگ یان بە 3 مانگ تەواو بێ باشترە لەوەی کە بە 6 مانگ تەواو بێت لەبەر خاتری مەسرفکردنی یاریزانەکان و بەردەوامبوونی ئەوەش ئەو بزانم ئەو قەیرانە هەموو کەسێکی گرتەوە ئەگینا وەکو هەموو ڕاهێنەرێک حەزەکە خولەکە بە دەوری بڕات و بە 2 قۆناغیش بێ بۆ ئەوەی بتوانێت ڕکابەری لەگەڵ هەموو یانەکانە بکات توانای ڕاستەقینەی یاریزانەکانی و تیپەکەی خۆشی بە تەواوەتی هەڵسەنگاندنێکی تەواوەتیان بۆ بکات لەگەڵ ئەوەشتا بوار هەبێت بۆ چاکردنی هەڵەکان بوار هەبێت بۆ لە دەستدانی هەندێک خاڵەوە چێ ینی ئەمە یاریە چەندێک باشیش بیلەوە چێ لە ناو یاریگای خۆتیان لە دەرو یاریگای خۆتیشتا بدۆڕی بۆ ئەوی بتوانانی تعویزی ئەم خاڵانە بکەیتەوە پێویست وابوو لەگەڵ زۆربەی زۆریانەکانە لەگەڵ هەموو ئاستە جیاوازەکانە ئێمەمان بینە چێ هەچ خولێک هەچ پاڵەوانێتێک ئاستی جیاوازی ئاستی بەرزیتیا ئاستی مامناوەدیتیا ئاستی لاوازیشیتیە ئەمانە تەوزیع ئەکرێن تۆ لەگەڵ هەموویان یاریەکەیت هەندێک جار لەگەڵ باشەکەیە یەکسانە بیت لە لاوازەکە ئەبیتەوە ئەمانە یارمەتی دەرن بۆ ئەوی تۆ زۆر پێشکەویت بەڵام بوونی قورعاش ئێمە وتمان لەبەر بارودۆخەکەیە زۆربەی زۆری یانەکان بەوە ڕازی بوون کێکی کشیان ئێمە بووین بەوە ڕازی بووین ئەمە بارودۆخە گشتیەکە وای لێ کردو ئێمە ڕازی بین ئێمە باسی وەشمان کرد قورعا نایەکسانێکی پێوە دیارە نایەکسانێکی پێوە دیارە بەڵام ئەتوانم بڵێم بوونی ئەم قورعەش خۆی لە خۆیە بواری بۆ هەندێک یانەیاوە لەگەڵ یانەکانی ترا جیاوازیەک لە بینی کۆمەڵەکانە هەبێ ئەوەی کە باسەکرێ ئێستا کۆمەڵەکە ینی نەورۆز کۆمەڵێکی بەهێزە بڵین و نەڵێ ینی هەولێر دهۆک زێرەفانی پێشمەرگەی هەولێر لەگەڵ برایەتی و گازی باکوور ینیمانە هەمووی بەڕاستی یانەی زۆر بەهێزن بەبێ هیچ کەمکردنەوە لە یانەکانی کۆمەڵەکەی تر بەڵام ئەو ناوانەی کە لە کۆمەڵەکە ئێمە هەیە کۆمەڵەیەکی زۆر بەهێزە بۆیە من دڵنیام ئێمە بەڕاستی ینی ئەوە لێت ناشارمەوە زۆر ناڵم ینی دوور بێرەوەی کە خۆمان بە غڕوری باسیەکەین زۆرمان پێخۆش بی لەو کۆمەڵایە بووین چکە هەمومان باسمان لەو کرد یاریکردنی ئەم یانە بەهێزانە ئەم یاریزانە باشانە تعاملکردن لەگەڵ ئەم یاریزانە زۆر باشانە زۆر خۆشترە یاریکردنیش لەگەڵ یانە خۆشترە با مەسەلەن ئەنجامەکەش لە ساڵحیە منە بێ بەڵام تعاملکردنێکی خۆشەیە لەگەڵ ئەو یانە بەهێزانەیە گروتینێکی خۆشتر و ئەو توانایی کە یاریزانەکان سەرفیەکەن ینی توانایەکی زیاد لە حەدە چکە لەگەڵ یانەیەکی زۆر بەهێز یاریکی کە ناوی هەیە و چەند ساڵە بۆ نمونە بە بەردەوامی یەکەم و دووەمەن ئەو یانانە زۆر باش هەنێ توانم بڵێن لەم کۆمەڵەیەوەیە ناو تیپانە دیارن کە دابزن ناو تیپانە وەکو ناو هەژناوێ هێندێ ناوەهێندێ بۆ نمونە ڕەنگە ئێستا زۆرێک لە ڕانەرانی ژەمە سەیەکێک لەو یانانەی کە لەم گروپەیە یانەی زێرەوانەیە کە زۆرێک باسی لێوکە کە سەری و ڕیزبەندی ئەم گروپە بگرێ بەڵام کاپتن سەمیر بابۆ خۆی لە چەنال لە دوانیشە باسی لێوە کردووە کە یەکێک لە ڕکابەرەکانمان لەم گروپەیە نەورۆزە ینی ئەمە خۆی لە خۆیە وا دەکەم گروپە نەوتیپە دیار بێت کە سەر بکەوێت نەوتیپە دیار بێت کە دابەزێتە خولیانە پلێکەکان من بە دڵیایە ئەو پێڵم چونکە وەکو خۆش دەڵێت و ینی زۆربەی زۆری ئاستەکان لەیەکەوە نزیکە چ لە کۆمەڵەکەی ئەمە چ لە کۆمەڵەکەی تریشابێ بەڵام بوونی هەندێک یاریزان بوونی بڵین و نەڵێن بوونی بۆندی گران بەها لایەنەکانی وەکو زێرەفانی و هەولێر و دۆکۆوانە ینی وا کات کە یاریزانەکانیان ینی معڕەز بن بۆ ئەوی داوای نەتیجەی زۆر بەرزیان لێ بکەن یانەکانیان تۆ لەگەڵ یانەیەکە کە تمۆحی یەکەمی بە یاری لەگەڵاکەیت و لێی بەریتەوە ئەتوانم بڵێم ئەوە پاڵنەرێکی زۆر گەورەیە بۆ ئێمەش هەر لە ئەنجام دوای ئەنجامی یاریش ڕەنگە تمۆحی نەورۆز بگۆڕێ بە دڵنیای من پێتەڵم هەتا هەر لە ڕۆژی قورعەکە تیرە پشکەکە ینی
ئەگەر هەندێک داواکاری کرابێت لە هەندێک لایەنەوە گۆڕانکاری وەکو کاکجێگر بۆ باسکرین گۆڕانکاری بکرێتەوە لە تیر پشکەکە ئێمە یەکێک لەو یانانەی وتمانە تیر و پشکە و زۆریش پێ ڕازین زۆریش قەناعەتمان بەیانەکەمان و بە یاریزانەکانمان بە توانەکانی خۆمانمان هەیە با توانەکانی خۆمان لەم کۆمەڵە بەهێزەیە بسەلمێنین ئایا توانامان هەیە ئەنجام بەدەستبێنین یاننا ئێمە ئەڵین هەموو گڕوتینێکی خۆمان هەموو توانایەکی خۆمان لەگەڵ یاریزانەکانە لەگەڵ ستافەکەیە ئەخینەگەر بۆ ئەوی ئەنجامێکی زۆر باش بەدەستبێنین ئینشاءالله لەو قەناعەتەشم کە بتوانین شتێ بکەین زۆر باش شکار کاکە بەهادین و هەروەها کاگاوکاریش ئێستا گوێتان لە قسەکانی ڕانەری گۆڵچێرەوە سەرپەرشتیاری تیڤ پۆ ڕانەرەکانیش بوو من حەزەکەم وەکو یاریزانێک بێم بپرسم ئایا داواکاری تۆ لایەنەکە و چیە داواکاری تۆ پەیامی تۆ بۆ هاندەران چیە بۆی کامساڵ هەمومان هاوکاری نەک نەورۆز سەرجەمیانەکانی کوردستانیش بووین بۆی کە خولی نایابی کوردستان بە شێوەیەکی باش بەڕێوە بچێ و دواتریش وەکو ئەرکی پیشەی خۆتان ئێوە حەقی خۆتانە کە ئەنجام بۆیانی نەورۆز بەدەست بێن و پەیامێکی خۆتان بە هاندەرانی نەورۆز و یاخود دەستەی هونەری تیپەکەتان بڵێن. پێشەکی کاکجێگر وەکو مشریفی یانەکە زۆر دەستخۆشی لێکەم هیچ کەم و کوڕێکی نەبوو هەموو پێداویستەکانی بۆ دامین کردوین دکتۆر یاسین و ستافی ڕایەنەرەکانیش زۆر لەگەڵمان ئامادوو بوون ئیشەڵڵا ئێمەش بتوانین ئەو چاکیان بینەوانێ و خزمەتێکیانەکەش بکەین و خزمەتێکیوانیش بکەین و بە دڵسۆزی یاری بکەین بۆ هیوایم شکارجیان بۆ هیوایم ئەم ساڵ سەرجەمتان جیاواز بن کاکە بادین هەمان پرسیار بووە دووبارە بکەمەوانێ تموح هەروە پەیامیەوە بۆ هاندەران وەکو کۆتا قسەی ئێوەش بێ تموحی ئەمە بۆ ئەوەیە کەوا ئەنجامێکی باش بەدەستبێنین ئەوە دەوا لە هاندەرەکانیشەکەن کەوا ساڵانی پێشوو کەوتۆتەوە سەر ئێوە سە بەرپرسیارەتی زیاتر لەسەر ئەوانە وایە دکتۆر زیاتر کەوتۆتەوە سەر یاریزانەکان تا بەدڵنیایە ئەوان زۆر هیلاگوم بە ئێمەوە توانم بڵێم ئەوان زیاتر هیلاکن لە ئێمە ئێمە جەستەیەن هیلاکە بین بەڵام ئەوان جەستەیەن و مێشکیەنیش هیلاکە چونکە ئەگەر لە ماڵێک بی سێ چوار کەسی لێبێت چەنە هیلاگە بیساوەرە ئەگەر ئێمە وەکو پێم وتی نەورۆز وەکو عایلەیەک وایە ئەگەر بیست یاریزان بست و دوو یاریزان دانەبزانە چەندێکی لاکە بی لەگەڵیان و ئیشاڵام توای ئەنجامی بینین دڵی ئەوان خۆشکین دڵیان بە سەرکەوتنەکان هەموو هیلاکیەکانیان لەبیرە چێ ئەوە ئێمە ئیشەڵا بۆ سەرکەوتن هەوڵەیەم تو ئەنجامی باش بەدەست بێنین دا لە هاندەرانی شەکەم کەەوە وەک ساڵانی پێشەوەم ساڵیش پاڵپشتمان من دڵنیا بنکەوە هاندەران توانم بڵێم پاڵپشتێکی زۆر باشم بۆ ئێمە لەگەڵ ڕاگەیانەکانیش ڕاگەیانەکانیش ئەویش زۆر ئیسفادەی هەیەکەوە توانم بڵێم هەر بۆ دەستی تەدریبی ئیسفادەیە ئەگەر غەڵەتێ بێ یا چاشتێکی چاک بێن نێو یاریگا ئەوان ئیسفادەیەکی زۆری لێگەن دەستەکانە خۆشکاکەوادین کاگاوکاریان هەمان پرسیاریش بۆ جەنابەت دوا پەیامی خۆت بگەیەنی وەکو ئەوەی کە تموحێک بێ بە هاندەران کە ئەم ساڵ لە نزیکەوە بینینی بینەری ئامادەی یارەکانی نەورۆزنی من لێرە زۆر سوپاسی ئەم ستافاگەم وە هەم ئیداری نادی نەورۆزیش بەڕاستی هیچ درێخیان نەکردەوە هەموو پێداویستەکان دابین کردەوە و لەخوا بەزابێ هەموو یارزانەکانیش زۆر مرتاحن و هەم لە مدەڕیبی باش و هەم لە پێداویستەکانی نادی کە وەکو نادەکانی تر نییە بۆی قەیرانویشەوە هیچ کەم و کوڕێکمان نەبووە لەخوا بەزابێ ئیشەڵا ئەم ساڵ وە نەتیجەیەکی باشێن و هەم بۆ نادی نەورۆز و هەم بۆ سلێمانی و هەم بۆ کەسایەتی خۆشمان ئیسفادەیە بێ دەستەکانە خۆش بێ دکتۆر ژیان کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایە ڕوا حەزەکەم ئەگەر من شتێکم لە یاد چوو بێ پەیامێکی خۆتان بگێنن کە وەکو ئەو هەدەفەی کە بەرنامەکەمان پێکردوێ ئێوە تەواویکەن لەم ساتە وەختەیە والله من دەستخۆشی لە جەناب دەکەم و دەستخۆشی لەم ڕێزانەشەکەم کە ئەگەر ئینشاءالله هەوڵمان نابێت توانی بێتمان ڕوویەکی جوانی یانەی نەورۆز بگەێنین بە ئەو جەماوەری کە یانەی نەورۆز هەیەی ئەو جەماوەرەشی کە چاوەڕێی شتێکی جوانەکە لە یانەی نەورۆز ئینشاءالله ئەتوان بڵێم ینی ئەوەی کە باس کرا احتیمال هەیە ینی هەندێک تەوەرمان بیوچێ بەڵام خۆش دەڵێ بە ینی لایەنی بەرنامەکەش و کاتی بەرنامەکەش تەواو بەڵام سپاس بەخوا توانی بێتمان هەندێک بابەت ڕوونکەینەوە بۆ هەندێک کەس کە بینەری یانی نەورۆزە حتا جەماوەری یانی نەورۆزە تاوەکو دڵنیاییان بکەینەوە لەوەی کە ئێمە لە ئامادەکاریانی سپاس بەخوا بەو پەڕیتوانە و هێزی خۆمانەوە ئیش و کارەکەین بە بەردەوامی ینی تەسەوەر کە هەندێک جار ئیجازەشیان نایەنێ ینی هەفتانە بە بەردەوامی ئەگەر هەبێت تەنها ڕۆژی جمعانی دوای یاری لە هەندێک یاری دۆستانەمان کرد دوای یاریەکانیش هەر ڕاهێنانمان کرد چونکە
پێم وتون ئەو ئەرکە زۆر زۆر قورسە لەسەر شانمان پێویستە ئێمە ینی ئەوان لەسەر ئەو مەسئولەتە بن کە دڵی جەماوەری شاری سلێمانی خۆشکن بە تایبەتی چونکە بەڕاستی تونوی ئەنجامین ئێمە هەوڵی تاواتیین بۆ ئەنجامی باش بەڵام ئەو بارودۆخی کە توشمانە بێ لە ناو یاریگاکانە ئەو بارودۆخی توشمانە بێ لە یاریە فەرمیەکانە بە هەموو ئیشوکاریەوە بگرێت لە پلاندانانی ئێمە لە جێبەجێکردنی یاریزانەکان لە هەڵی یاریزانەکان لە هەڵی ناوبژیوان ئینشاءڵڵا ئەوانیش هیچ هەڵەیەک نەبێت و نەکەوێنە هیچ ئەوەی کە هیچ کاتێک باسیەوە بکەین وڵی ئەو ناوبژیوانەوە ئەو ناوبژیوانەوە بتوانین بەتوانای خۆمان ئەنجامەکان بۆ خۆمان یەکلایکەینەوە پشتیوان بەخوا ئەوە ئامانجی سەرەکیێمە ئینشاءڵڵا سەرکەوتوو زۆر سپاس کاک مەریوان جەنابەت زۆر سپاس بەڵای منەمێ ڕۆڵی ئەو برادرانی تریش کە لەگەڵمانان ونیان نەکەین یاسای بەرنامەکەەوە بۆ ئەوە ئامادەبین کاک کەمال و کاک محەممەد و کاک دکتۆر ئەیوب و کاک هەڵمەتیش لێرەوە دەستی ماندووبوونیان نەگوشم زۆر سپاس حەزم کرد نایان بێنم حەزم کرد نایان بێنم لە بەرەوەی لەگەڵمانان ڕۆژانە هەموو کاتێک مادووە بن زۆر سپاس کاک جێگەر وڵی منیش سپاسی لاگبوونی یاریزانەکە و ستافەکانەکەم زۆر سپاسی ڕاگەاندەکانەکەم بەڕاستی میشە پشتمامە تایبەتی جەنابتان من حەزەکەم زۆر سپاسی هەندەرانمان بکەم هەندەر بە نەتیجەیەت ئێمەگە نەتیجە بین دڵی ئەو هەندەرانی خۆشکە کە چەند ساڵە تامەزرۆی ئەوەن حەزەکەم سپاسی تایبەتی چەند کەسێکیش بکەم ئێمە زۆر سپاسی سەرۆکاتی زانکۆی سلێمانێک کە چەند ساڵ لە یاریگای زانکۆ یاریەکەین ساحێکەمان سەلیم زۆر سپاسیانەکەین هاوکاری زۆر باشی ئەمن زۆر سپاسی ینی دوکانەکەین کە ئێمە ماسکە تەدریبەکەمان لە یاریگەی ئەوان ئەنجامە سپۆنسەری نادێکەشمان کۆمپانیای ڕۆژی نوێ کاگمەلە جەبەر ئەرکیشی زۆری کێشاوە زۆر سپاسیەکەین و ئێمەوەی بیرمان نەچێ ئێمە کاک لاهور بە حکومی لەگەڵ کە حەسەن بڵین سەرۆک و جێگیری سەرۆژینەری بە حکمی ئیشەکان زۆر کەم ئامادەم لە نادی ئێمە کاگاکۆ شێخ جەنگی برای کاک لاهور دەوری ڕئیسە بینێ بە هەموو شوێک هەموو کوڕکەم و کوڕەکانی نادی لەگەڵ برادرانی تری ئیدارەشە هەموو کوڕەکانی نادی هەموو شاردوینەتەوە زۆر سپاسیانەکە نیوادارین بەردەوام من چکە ئەم دەفعەکە بۆ ڕاضە و بۆ گەنجانی وڵاتەکەمان دەستەکانە خۆش سپاس سەرکەوتوو بوون بۆ هیوایم لە ناوەڕاستی وەرزەکە شابێ خود لە کۆتایی وەرزەکە شابێ ئەو خەونەمان بێتە دی نازناوی خولی نابی کوردستان لەسەر ئەو مێزە ببینین خۆی لە خۆی دابۆێمە ئەو پەڕی گەورەی ئەبێ وەک لەوەی کە ئێوە ژەنجامەکە بەدەستبێن خۆشەویستان ئەم بەرنامەیە تایبەت بوو بە یانەی نەورۆز تا بەرنامەی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ